سڵاو ڕێز خۆشەویستانم بینەرانی کەناڵی بریز ڕەسوول لە شاری ڤانکوڤەر لە داون تاون لە بەردەم کتێبخانەی گشتی شاری ڤانکوڤەر و ئەو تەنیشتەشی بینای کۆچ و کۆچبەری وڵاتی کەنەدا لە پارێزگای بریتیش کۆلۆمبیایە و هەر کەسێک بێتە ئەو وڵاتە بۆ ڕایکردنی مامەڵەکانی حکومی پێویستی بەو دائیرەیە دەبیتن لە تەنیشت کتێبخانەی گشتی شاری ڤانکوڤەرە. بەڕێزان حەزم کرد لە زاری پەنابەرێکی کورد لە شاری ڤانکوڤەر چەند پرسێک تاوتوێ بکەین بە یەکەوە کە خۆی بەو پرۆسەدا ڕۆیشتیە و هەوڵ دەدەین وەڵامی پرسیارەکانی ئێوەی ئازیز و خۆشەویست لە زاری جەنابیانەوە ببیستین. سەرەتا زۆر زۆر بەخێرهاتنت دەکەم بۆ ئەو دەرفەتەی کە پێت داینە لە کەناڵی بریز ڕەسوول تاوتەی چەند بابەتێک بکەین لەسەر پرسی پەنابەری لە وڵاتی کەنەدا. هەرچەندە ئەمڕۆ یەکشەمە ڕۆژی ئیسراحاتە بەڵام کاتمان گرتی و زۆر زۆر سپاست دەکەین بۆ بەخشینی ئەو کاتە. سەرەتا حەز دەکەم خۆت بە بینەرانی کەناڵی بریز ڕەسوول بناسێنی و دواتریش دەینە سەر پرسیارەکانمان. پێشەشی منیش سپاسی جەناب دەکەم بۆ خزمەتە باشەی کەیکەیت بۆ گەنجانی کە لە دوورەوە متابعەی کەناڵەکە دەکەن. هەردەم هەوڵت داوە زانیارەکان وەکو خۆی بگەینیتە جێ. ئەمنیش لە خزمەتام ئەچیەک بە ئێمە بکرێ هەوڵەین ئەو پرۆسەی کە ئێمە پیایە ڕۆشتوین وەکو خۆی معلوماتەکان بگەێنین. ئەوەی زانیاریمان نەبێ ئەو نەشی کە زانیاریمان نەبێ ئەتوانین داوای لێبوردن لە بینەرانمان داوای لێبوردنیان لێکن. ناوی بەڕێزتان؟ ئەمن ڕەوەن ڕەسوول لە 2019 هاتمە کەنەدا هەر بیدایەت یەکسەر لە ڤانکۆڤەر داوەزیم. نزیکەی 4 ساڵە لێرە دەژیم. وەکو پەنابەر هاتنە ئەو وڵاتە یان بەڕێگەی خوێندن هاتن؟ بەڵێ ئێمە وەکو پەنابەر هاتینە وڵاتە و لە مەچاری ڤانکۆڤەر دابەزین. هەر لەوێ ئایدیمان بۆ بکرا بە یەک شەو ڕێگە قانونیەکان بە چەند پرۆسەیەکە ڕۆیت. پرۆسەکە بیدایەت کە دابەزید لە مەتار ئایدی وەرەگریت پاشان ڕێکخراوی ئەو ئایدی کە تۆ کاروباری ڕۆژانەتی پێبەڕێەکەیت. ینی دوای ئەوە کە هاتیە فڕۆکەخانە لە شاری ڤانکوڤەر داوای ئەوەت لێکردن کە وەکو پەنابەرێک بمینەوە لە وڵاتە؟ بەڵێ داواکەی ئەو ئایدیاندایی؟ بەڵێ بێگومان لەبەرەوەی ئێمە وەکو پەنابەر هاتین ئەگەر کەسێک بە شێوەیەکی ڕەسمی بێت ئەو کاتە داوا ئاکات داوای مافی مانەوە ئاکات. بەڵام ئێمە بۆ خۆمان وەکو پەنابەر هاتین لەبەرەوەی یەکسەر داخلی پرۆسەکە بووین. پاشان ڕێکخراوێک هەیە لێرە پێوترێ لیگڵیت ئیشوکاری ئەوەیە کە مەحامی بۆ ئەو پەنابەرانە دابینەکات کە تازە هاتوون بە وەرگرتنی کەیسەکانیان و قبوڵبوونیان و ئیشوکارەکانیان بۆ بەڕێوابات. ینی لە سەرەتا کە هاتێ نێو فڕۆکەخانەی ڤانکوڤەر داوات کرد وەکو پەنابەرێک لە وڵاتە ڕێگەت پێ بدەن بمینەوە. ئەوانیش ڕێگەیان پێدای و دوای ئەوەی چەند فۆرمێکیان دایە فۆرمەکانمان پڕ کردەوە. بەڵێ دوای ئەوە هەویەکەیان هەردایە لە ناو مەتار؟ بەڵێ. ئۆکەی. وەکو ئەگەر ئەو کەسانی کە داوای مافی پەنابەری دەکەن لە ناو مەتار داوای پەنابەری بکەن و فایلەکان پڕ بکەنەوە لە کاتی تەقدیمکردنی فۆرمەکە دوای ئەوە ئایدی پەنابەری وەردەگرن پرۆسەکە سەریعترە و هەندێک جار هەر لەوێن دەر ئۆفیسەرەکە مۆڵەتی کاریان بۆ تەقدیم دەکاتن. بەڵام ئەگەر هاتە دەرەوە و لە دەرەوەی فڕۆکەخانە داوای مافی پەنابەری کرد ئەو کاتە پێویستی بە و ئۆفیسە دەبی لیگەڵ ئاید کە ئۆفیسێکی تایبەت بە پەنابەرانە ئەو کەسانەی باری داراییان باش نییە کە پارێزەر لەسەر حسابی خۆیان بگرن ئەوان هەوڵی دەدەن پارێزەر ببینەوە و لەسەر حسابی حکوومەت کەیسەکەیان بۆ تەقدیم بکاتن. جا ئێوە هەر لە ناو فڕۆکەخانە داوای مافی پەنابەریتان؟ بەڵێ ئێمە هەر لە ناو فڕۆکەخانە داوای مافی پەنابەرێتیمان کرد و دوای ئەوە کە هاتنە دەرەوە لە فڕۆکەخانە
چیترتان دەست پێ کرد چۆن پرۆسەکە بەردەوام بوو کە لە فڕۆکەخانە دیتە دەرەوە دەبێت بۆ شوێنێک بگەڕیت بتانی شوێنێک دەست بخەیت کە لی بمێنیتەوە و لێرە چەند شەڵتەرێکەیە بۆ مدەیەکی زەمەنی کاتی دەتوانی ئیسفادە لەو شەڵتەرانە بکەیت و لیان بمێنیتەوە لە پاشان شەڵتەر چییە بینایە هۆتێلە کامپە شەڵوەتە چییە شەڵتەر بینایەکە لە ستایلی هۆتێل بەڵام چەند ڕێسا و قانونێکی هەیە بۆ مانەوە سەرپەرشتیاری ئەکرێت لەلایەن ساڵڤێشن ئارمەوە پێم وابێت منەظەمەیەکی خێرخوازیە سێژەم خواردنە درێت شوێنی مانەوەی ئەو کەسانەیە کە بێجێگەن لەم شەڵتەرە چەند ژەم خواردن دەدرێت بە پەنابەرەکان لە شەڵتەر سێژەم خواردن دەدرێت بەو کەسانی کە لەوێن شەرنیە هەمووی پەنابەر بن سێیان دوو سێژەم ناخواردن هەیە چەنگ واستەتان هەبوو سێژەم ناخواردنمان هەبوو مامۆستایەمە نۆشت جانبی تا چەند لەوێن دەرمرتاح بوون لەو شەڵتەران لە ڕووی پاک و خاوێنی لە ڕووی تەعاملی کارمەندەکان شەڵتەرەکان چەند شوێنێکیان هەیە هەندێکیان پاک و خاوێن نین بەڵام ئەلێرە لۆکیشنێک هەیە نزیکە لێرە دەتوانین ببینین دەچین سەردانی دەکەین و بەڵێ ئەوێ شوێنێکی زۆر باشە و پاکوتەمیزە و خاوێنە و ستافێکی زۆر بەڕێز و زۆر هاوکارن زۆر باشە دواتر ئێمە هەوڵ دەدەین لە زوومی کامیرەی بریز ڕەسوول پیشانی بینەرانمان بدەین ئەو شەڵتەرەی کە تۆ باسی دەکەی و پاک و تەمیز بووە و تەعاملیشیان لەگەر پەنابەران زۆر باش بووە دواتر کە پرۆسەکەتان بەردەوام بوو لە ڕێگەی پارێزەر هەر لە لیگەڵ ئەید پارێزەریان بۆ گرتن لەسەر حسابی حکوومەت بەڵێ دەچتە لیگڵیت کەیسەکەتیان تەقدیمەکەیت ئەوانیش قەراری لەسەرێن 105 پارێزەرت دەدەنێ چەند حاڵەتێکی کەم هەیە کە پارێزەر نادەن بەڵام 195 پارێزەرت بۆ دابینەکەن پاشان لە ڕێگەی ئەو پارێزەرەوە ئیشە قانونیەکانە دەڕوات زۆر باشە دوای ئەوە کە کەیسەکەی بۆ تەقدیم کردی چەند مانگ چەند هەفتە چەند ساڵ چاوەڕوانت کرد تا گەیشتێ مەحکەمە و کەیسەکەت لە مەحکەمە یەکلایی کراوە لەو بینایەی پشتمان کە مەحکەمە لەوێن دەربەڕێوە دەچی بۆ پەنابەران من بۆ خۆم لەو ڕۆژەوەی کە فایلەکەم تەقدیمی ئیمیگریشن کرا بە نزیکەی 6 مانگ مەحکەمەم بۆ دانرا لە پرۆسەکەش سوپاس بەخوا بە یەک جار سەرکەوتوو بوو پیرۆزە سوپاس دەکەم ئامسەجان یعنی لە ڕۆژی تەقدیمی فایلەکەت تاوەکو چوونت بۆ ئەو بینایی پشتمان و مەحکەمەکە بەڕێوە چوو تەنها 6 مانگی خایاند دوای ئەوە کە قبول کرای بوویە هاوڵاتیەکی کەنەدی دواتر دیسان پرۆسەیەکی ترت دێتە پێش کە فۆرمەکان پڕ دەکەیەوە و ڕاستە تەقدیم کردەوە بۆ وەرگرتنی PR کارتەکەت بۆ وەرگرتنی هەویەی ئیقامەی هەمیشەیی وڵاتی کەنەدا لە پاش لە ڕێگەی پارێزەرەوە تەقدیمت کرد لە پاش وەرگرتنی قبول لەم بینایە تۆ مافیەوەت هەیە کە تەقدیم کەیت بۆ ئیقامەی هەمیشەیی لە پاش وەرگرتنی قبولەکە تەقدیمی ئیقامەی هەمیشەیی یەکەیت لەو ڕۆژەی کە قبول کرای لەو بینایی پشتمان لە مەحکەمە دواتر لە ڕێی پارێزەر چەند فۆرمێکی تر تەقدیم دەکەی بۆ وەرگرتنی ID بۆ وەرگرتنی PR کارت ئەو PR کارتە هەویەی ئیقامەی هەمیشەی وڵاتی کەنەدایە چەند مانجی پێچوو لەو ڕۆژەی فۆرمەکانت تەقدیم کرد تاوەکو PR کارتەکە دووەرگرتەوە بۆ خۆی لەو ڕۆژەوەی کە قبول وەرەگریت لەم بینای ئیمیگریشن مافیەوەت هەیە کە تۆ تەقدیمی PR کارت بکەیت مافی مانەوەی هەمیشەیی پرۆسەکە بە شێوەیەکی یاسایی 24 مانگە بەڵام دەگۆڕێت هەندێک کەس بە 6 مانگ بۆی دەگەڕێتەوە هەندێک کەس 8 مانگ من بۆ خۆم بە 11 مانگ گەڕاوەتەوە زۆر باشە هەندێک کەس وەکو بڵێم لێرانە بیستیتم
بە 2 ساڵ PR کارتەکەیان بۆ گەڕایتەوە بەس خۆشبەختانە تۆ تەنها بە 11 مانگ وەرگرتیا شتێکی دڵخۆشکارە نەخشەبی لە هەموو ئەو کەسانەی کە چاوەڕوانی PR کارتەکەیان دەکەن و ئەو کەسانەی کە لە دەرەوەی کەنەداشن بە هیوای ئەوەن ڕۆژێک بێنە ئێرانە و لەو بینایی پشتمان مامەڵەکانیان ڕایی بکەن و قبولیان پێ بدرێ بە وەرگرتنی ئیقامەی هەمیشەیی لە وڵاتی کەنەدا. خۆشەویستانم ئەمە کتێبخانەی گشتی شاری ڤانکوڤەرە کە دەیبینن ئەمەی تەنیشتی بینایی کۆچ و کۆچبەرانە بینای ئیمیگریشنە لە شاری ڤانکوڤەر و هەر لەم شەقامە کە نووسراوە هۆمە ستریت بەم ئاراستەیە بەدەستە ڕاستی بیناکەدا دەچینە خوارەوە شەڵتەری پەنابەرەکان لەم کۆڵانەیە لەگەڵمان بنێمە تا دەگەینە بەردەم بیناکە و حەز دەکەم بینایی شوێنی نیشتە جێبوونی ئەو پەنابەرانەی کە ڕوو دەکەنە بریتیش کۆلۆمبیا بە ئێوەی ئازیز و خۆشەویست پیشان بدەم کە ئاشنا بن کە ئەو کەسانەی دەگەنە وڵاتی کەنەدا و لە پارێزگای بریتیش کۆلۆمبیا داوای مافی پەنابەری دەکەن دەتوانن بۆ ماوەی 2 مانگ لەو شوێنە بمینێنەوە تاوەکو مامەڵەکانتان ڕایی دەکرێت لەلایەن پارێزەر و کاتێک مۆڵەتی کارکردنی ژوەر دەگرن ئینجا دەتوانن دوای 2 مانگ لەوێن دەبی دەربچن و شوێنێک لەسەر حسابی خۆتان بەکرێ بگرن کرێی خان و لەسەر خۆتان دەبی بەڵام بۆ ئەو 2 مانگەی کە لێرانە دەمینێنەوە کرێتان لێوە ناگیرێ بەڵکو نانی بەیانی و ئێواران لەسەر ئەو شوێنەیە بۆتان دابین دەکرێت لەو جادە دەپەڕینەوە و دەگەینە بەردەم شەڵتەری پەنابەرەکان. ئەمە شاری ڤانکوڤەرە ناو داونتاون وەکو دەبینن ئەمڕۆ یەکشەمە شارەکە زۆر چۆلە خەڵک لە پشودایە بەڵام حەزم کرد شوێنی نیشتە جێبوونی پەنابەرەکان بۆ ئێوەی ئازیز و خۆشەویست نمایش بکەم لە کەناڵەکەمان. خۆشەویستان هەر پەنابەرە کە دێتە شاری ڤانکوڤەر و دێتە بریتیش کۆلۆمبیا پێویستە بێتە شاری ڤانکوڤەر پێویستە بێتە ناو داونتاون بۆ ئەوەی بێتە ئەو بینایی پشتم بۆ ماوەی 2 مانگ ڕێی پێدەدەن بمینێتەوە تاوەکو مامەڵەکانی ڕایی دەکرێت پارێزەرەکەی فایلەکەی بۆ تەقدیم دەکاتن و دەتوانیتن مۆڵەتی کارکردن وەربگری لەم وڵاتە و بەخۆی لەسەر دەستی خۆی بژیتن کار بدۆزیتەوە کار بکاو شوێنی نیشتە جێبوون بەکرێ بگری بەڵام لەو بینایی کە دەیبینن لە هۆمە ستریتە واتە لە شەقامی هۆمەر لە داونتاونی ڤانکوڤەر دەتوانن سەردانیان بکەن شوێنی نیشتە جێبوونتان دەدەنێ کە بڵێن ئێمە پەنابەرین لە وڵاتی کەنەدا. جا ئێستا لە زاری پەنابەرێکی کورد حەز دەکەم لێی بپرسم بزانم چەند مانگ لەو شوێنە مایتەوە خزمەتگوزاریەکانی ئەو بینایە ئەو شەڵتەرە چی بووە بۆ پەنابەرەکان لە زاری ئەو پەنابەرە دەیبیستن لەگەڵمان بن. ئەمە بینای شەڵتەرە لە ڤانکۆڤەر ئەمە ئەم شەڵتەرە لە هەموو شەڵتەرەکانی تر باشترە و خاوێنترە و چەند خزمەتگوزاریەکیان هەیە بۆ نمونە سێژەم نان خواردن هەیە و کاتی هەستان لە خەو کاتی خەوتن تهدیدە بۆ نییە بە ئارەزوی خۆت بێت بەیانیان ساعە 7:30 و خەبەر دەکەنەوە شەوان پێویستە سەعات پێش 10 شەو بچتە ژوورەوە و زائیدەن چەند تکتێکیان هەیە چەند ئۆفەرێکیان هەیە بۆ کەسانی کە تازەن تکتی پاس و ترینت دێنێ و چەند نەوع خواردنی تر هەیە لە پاش ئەو سێژەمە دەتوانی وەربگری بە فری. ئەمە
لۆکیشنێکی تر هەیە لێرە هەر شوێنی مانەوەی پەنابەرانە لێرە یاساگان جیاوازن ئەم شوێنە بۆ ئەو کەسانەیە کە لە تەمەنیان لە خوار 25 ساڵەوەیە و خزمە گوزاریەکان زۆرترن و ئەنواع چوونە دەرەوەیان هەیە چوون بۆ سینەما و کۆنسێت و ناوچە گەشتیاریەکانیان هەیە جلوبەرگ و پێڵاو و هەموو شتێکیان هەیە لێرە زائیدەن چەند بەنەفێتێک هەیە وەرە ژیرێت لێرە بەس دیارە ئێستا بیناکە لەژێر تازەکردنەوەیە و کەسی لێ نییە چۆڵ کراوە بۆ مدەیەکی کاتی ئەمەش یەک لۆکیشنێکی ترە ئەمە بۆ خوار 25 ساڵ مامۆستا زۆر باش مامۆستا بێز لێرە ئەنواع شتیان هەیە ژیانی ڕۆژانەی خۆیان بە چ دەگوزارێنن مەساریفی ژیانی ڕۆژانەیان بە چ دابین دەکەن ئایا لە حکوومەتی کەنەدا موچەیەکیان پێدەدرێتن بۆ پەنابەران یا دەبی بەس کار بکەن تۆ ئاماژەت بەوەدا مۆڵەتی کارکردن دەدرێت بە پەنابەران کە مۆڵەتی کارکردنیان وەرگرت موچەی پەنابەران چۆن دەبیتن ئایا هیچ موچەیەک وەردەگرن چۆن دەتوانن ببین لە وڵاتی کەنەدا بەنسبە ژیانی پەنابەرانەوە لە کەنەدا لەو ڕۆژەوەی داخڵە بیت لەو ڕۆژەوەی داغڵی کەنەدا بیت موچەیەکت بۆ حسابە بێت و موچەیەکی مانگانە دووەرەگریت کە بەشی کرێی مانگانەکەیت بەشی شوێنی مانەوەکە دەکات زائیدەن دەبێت بتوانیت بە دوای ئیشا بگەڕیت ئەگەر زمانی ئینگلیزی بزانی زۆر باشترە بە تاکید لە هەموو دنیای وایە بەڵام ئەگەر نەشی زانیت بەنسبەت دەستکەوتنی ئیشەوە گرفتێک دروست نابێت لەبەرەوەی ئیشت هەر دەستەکەوێت بەس لەوانەیە ئەو ئیشە نەبێت کە خۆ دەتەوێت ئەگەر زمان نەزانیت و چەند کوردێک هەیە لێرە خاوەنی ئیشی خۆیانن دەتوانرێت کەسێک کە بێتە کەنەدا لە ڕێگەی ئەو کوردانەوە دەست بکا بە ئیش چەند نەوع ئیشێک هەیە لێرە بۆ نمونە کۆمپانیای موڤین کوردەکان چەند کوردێک هەیە لێرە کۆمپانیای موڤینیان هەیە و سەرقاڵی گواستنەوەی شتومەشی ماڵانن کە ماڵێک لە بگوازێتەوە لە شوێنێکەوە بۆ شوێنێکی تر ئەمان ماڵەکەی بۆ گوازنەوە و زائیدەن چەند ئیشێکی تر لە مەجای سەیارات و ئیشی سکراب و فیتەری هەر هەیە پێویستی بە زمان نییە و کۆمەڵە ئیشی زۆر هەیە کە توانی زمانیش نەزانی بیکەیت بە شێوەیەکی گشتی ئەگەر زمان بزانیت ئۆفەرەکان باشترن ئیشەکان باشترن. کاگڕەوەند ئەو پەنابەرانەی کە ڕوو لە وڵاتی کەنەدا دەکەن و زمانی ئینگلیزی یا زمانی فەڕەنسی نازانن تۆ ئامۆژگاریت چییە بۆیان و تا چەند ئەگەر کەسێک بێت ئەم وڵاتە زمان نەزانی دەتوانیتن لە کۆمپانیاکانی وڵاتی کەنەدا کار بدۆزێتەوە و بژێوی ژیانی خۆی دابین بکاتن بە تاکی زمان دەورێکی باڵای هەیە بۆ خۆ دروستکردن و بنیادنانی خۆت لەم وڵاتە ئەگەر بتوانن پێشەوەی بێن بتوانن چەند کۆرسێکی زمان وەربگرن یان کۆرسێک وەربگرن زۆر ئیسفادەی لەکەن لێرە و لە هەموو لایەنێکەوە چەند دەرگایەکیان بۆ کرێتەوە لە ڕووی ئیش و کارەوە لە ڕۆژیانی ڕۆژانەوە ئەوە لێرەش دیمەنی ئەم سەعاتە هەیە دیارە ئەمە سەعاتێکی مێژوویە و ڕۆژانە چەند گەشتیارێکیان تەماشایەکەن و دیمەنێکی جوانی هەیە ئەمە گاستاونی پێوترێ ئێرە بابەتەکەمان گۆڕی بۆ بابەتی گەشتیاری
بەنسبەت ئەو کەسانی کە تازە دێنە ناو کەنەدا و دەتوانن پەیوەندی بە کەناڵی بریز ڕەسوڵەوە بکەن و لە ڕێگەی ئەو کەناڵەوە هاوکاریەکی تەواوەتی ئەکرێن و ئەگەر بۆ خۆشیان نەتوانن پەیوەندی بە چەند کەسێکەوەکەن کە بتوانن هاوکاری بکەن و لە دۆزینەوەی ئیش لە دۆزینەوەی شوێنی نیشتەجێبوون و چەند نمونەیەکی هەیە کە هاوکاری کراون لە ڕێگەی کەناڵەکەوە و ئێمە بۆ خۆمان لێرە چەند کوردێکین تێکەڵاوێکی زۆر باش لە ناومانە هەیە و ئامۆژەی یەکتریەکەین و دەتوانین کەم تا زۆر هاوکاری ئەو کەسانە بکەین کە تازەیەنە ڤانکۆڤەر بۆ خۆشمان بەو حاڵەتەیە ڕۆشتوین و چەند کەسێک هاوکاریان کردوین لەبەرەوەی سە پێمان خۆشە ئێمەش ئەوە بکەینەوە. بەنسبەت دۆزینەوەی ئیشەوە بەنسبەت دۆزینەوەی ئیش لە ڤانکۆڤەر ئەگەر خاوەنی پیشەیەک بیت زۆر بە ئاسانی دەتوانی ئیش بدۆزیتەوە و بۆ نمونە ئەگەر حەلاق بیت بۆ نمونە ئەگەر لە مەجای سیاراتە هەشتێک بزانیت ئیشی زۆر باشەیە یان ئەگەر دارتاش حەجمی هەنەیەک بزانیت لێرە توانی ئیشی باشی پێ بکەیت و هاوکاری ئەکرێت. من بۆ خۆم کە لێرە بیدایەت دەستمان پێکرد و گەشتی ناو وڵاتە لە گەراجێکی سکرابی سیارەوە دەستمان پێکرد و هەر بەردەوامم لەگەڵی و زۆریش مرتاحم لەگەڵی. کاگراوەندە ئاماژەت بەوەدا کە پەنابەر لە شەڵتەر بۆی هەیە 2 مانگ بمینێتەوە و کرێی نەداتن دواتر کە کار دەدۆزیتەوە و 2 مانگەکە تەواو دەبیتن دەری دەکەن لە شەڵتەر دەبیتن لەسەر حیسابی خۆی شوێنێک بەکرێ بگری. چۆن دەتوانی لە شارێکی وەکو ڤانکوڤەر یا شارەکانی تر بژێوی ژیانی خۆی دابین بکا و کرێی شوێنی نیشتەجێبوونیش بداتن کە ناسراوە بە شارێکی زۆر گران؟ بەنسبەت ڤانکۆڤەرەوە ڕاستە ناسراوە بە شارێکی زۆر گران بەڵام پەنابەر لەو ڕۆژەوەی کە دێت وتمان 2 مانگ دەتوانێت بمێنێتەوە لە پاش لە ماوەی ئەو 2 مانگەیە کوردەکانە ناسێت و لە ڕێی کوردەکانەوە دەتوانێت شوێنی مانەوە بدۆزێتەوە و کوردەکان هاوکاری بکەن زائیدەن دەتوانێت لەگەڵ هاوڕێیەکیە کەسێک دۆزێتەوە شێریکەن بەیەکەوە و نزیکەی 10,000 کورد بە هەر 4 پارچە لە ڤانکۆڤەرەژی و هەمویان توانیویانە لەسەر پێی خۆیان بۆستن و شوێنیان هەبێ و شوێنی مانەوەیان هەبێ. بە تەئکید هەچ کەسێکی تازە بێت ئێرە تووشی چەند ناڕەحەتیەکە بێت و بەڵام مستەحیلیش نییە دەتوانیت شوێنی مانەوەی خۆت هەبێت و ئیش بدۆزیتەوە و لەسەر پێی خۆ بۆستی. بەنسبەت کرێی شوێنی نیشتەجێبوون کەسێک کە سینگڵ بی یا خێزاندار بی شوقەیەک ژوورێکی نووسن ساڵەیەکی هەبی نرخی مانگانە کرێی مانگانەی چەندە سینگڵەکان بەگشتی لێرانە و بە تایبەتی تر پەنابەرەکان چۆن شوێن بەکرێ دەگرن چ شوێنێک لە شارێک لە ناو داونتاون یان لە دەرەوەی شاری ڤانکوڤەر لە شارەکانی دەوروبەری ئەگەر بەگشتی تیشک بخەیە سەر کرێی خانوو لەم شارانەی بریتیش کۆلۆمبیا بۆ بینەرانی کەناڵی بریز ڕەسوول. بەنسبەت کرێی خانووەوە بۆ کەسێکی سینگڵ کە تازە بێتە ڤانکۆڤەر بە تاکید داونتاون بۆ ئەو قورسە دەبێ بچێتە شارەکانی دەوروبەر ئەگەر کەسێک بدۆزێتەوە بتوانێت لەگەڵ کەسێکە بەیەکەوە شوێنێکی مانەوە بگرن. بە پێی و تەجروبەی من هەمە باوەڕەکەم لە $800 بۆ $1,200 بۆ هەر کەسێکیان بتوانن شوێنێک بگرن. بەنسبەت خێزانەوە ئەگەر 3 نەفەر بن پێویستیان بە 2 ژووریە بێت بە شوێنێکی 2 ژوور بێت
لە 1500 دلار تا 2000 دلار دەتوانن شوێنێکیان دەست بکەوێت. بە تاکید داونتاون بۆ کەسانی کە سەرەتا دێن زەحمەتە لەبەرەوەی کرێیەکی زۆرە گرانە، وەک خۆدا ئاماژەت پێ شوێنێکی گەشتیاریە، بەس لە چواردەورەکەی لە ڤانکۆڤەر و بێرنەبی و شاری سووری و فۆکوتلەمور دەتوانن بمێنەوە. بەڕێزان لێرەوە حەز دەکەم ئاماژە بە چەند پرسێکی تر بدەم و لە ماوەی لە میانەی ئەو پرسیارانەی ئاراستەی ئەو گەنجە ئازیزەمان کرد کاگڕەوەند کە پەنابەرێکە لە وڵاتی کەنەدا و ئێستاکەش PR کارتەکەی وەرگرتیتەوە و لەخوا بە زیادبی ژیانێکی ئاسایی لێرە بەڕێ دەکا و خەریکە بە کار و کەسابەتی خۆی و ئیشی سیارە دەکاتن. حەز دەکەم لێرانە بەراوردێکی وڵاتی کەنەدا و وڵاتی بەریتانیاتان بۆ بکەم بە پێی و ئەزمونەی کە بەندە هەیەی لە وڵاتی کەنەدا و لە وڵاتی بەریتانیا پێشووتر خوێندومە و لەوێن دەرژیاوم بۆ چەند ساڵێک. حەز دەکەم بە کورتی ئاماژە بە چەند خاڵێک بدەم بۆ ئەو کەسانەی کە پرسیاریان کردبوو بەراوردی ژیانی پەنابەران لە وڵاتی کەنەدا و بەریتانیا چۆنە. هەرچەندە من لە پرسیارەکانم زیاتر جەختم کردەوە لەسەر وڵاتی کەنەدا بۆ کاگڕەوەند، بەڵام حەز دەکەم ئاماژە بە ژیانی پەنابەران بکەم لە وڵاتی بەریتانیاش. جام تۆزە گەرومان تەڕکەین. هەر پەنابەرێک دەگاتە وڵاتی بەریتانیا پێشووتر وابوو لە فڕۆکەخانە لە وڵاتی بەریتانیا داوای مافی پەنابەری دەکرد و چەند فۆرمێکیان دەدانێ، فۆرمەکانیان پڕ دەکردەوە، ئەگەر زمانی ئینگلیزیان بزانی باە خۆیان دەیانتوانی فۆرمەکان پڕ بکەنەوە و ئەگەر زمانی ئینگلیزی نەزانن دەیانتوانی متەرجیمێک بینە سەر خەت بە تەلەفۆن بۆ ئەوەی یارمەتیان بداتن، بۆ ئەوەی هاریکاریان بکاتن لە پڕکردنەوەی فۆرمەکان و داواکردنی مافی پەنابەری لە وڵاتی بەریتانیا. جا ئەزیزان، دوای ئەوەی کە داوای مافی پەنابەریان دەکرد لە وڵاتی بەریتانیا بەو شێوازە پرۆسەکە دەستی پێدەکرد، دەیان بردنە شوێنێکی کاتی لە مۆتێلێک شوێنیان دەدانێ بۆ ئەو کەسانەی کە خێزاندارن یا ئەو کەسانەی کە سینگڵەکان تەنها لە مۆتێلەکە ژووری دووبێدی یا چاربێدی هەیە، 4 کەس یا 2 کەس 3 کەس لە یەک ژوور دەمانەوە تاوەکو دۆکیۆمنتەکانیان لەلایەن پارێزەرێکەوە تەقدیمی هۆم ئۆفیس دەکرا و دەچووە پرۆسس و چاوەڕوانیان دەکرد تاوەکو دەچوونە ئینتەرویو و لەوێن دەرکەیسەکەیان یەکلایی دەبەوە ئایا وەکو پەنابەرێک قبول دەکرێن لە وڵاتی بەریتانیا یاخود نا. بۆ ئەو کەسانەی کە خێزاندار بوون کە دەگەیشتنە فڕۆکەخانەی بەریتانیا لەوێن دەر دوای ئەوەی کە ئینتەرویو دەکران فۆرمەکانیان پڕ دەکردەوە دەیانگواستنەوە شوێنێکی تر زۆر بە ڕێزەوە زۆر بە ئیحترامەوە ڕێزیان لێدەگیرا، دەیان بردنە مۆتێلێک، دەیان بردنە شوێنێک لە هۆتێلێک بۆ ماوەی 20 ڕۆژ مانگێک بۆ کاتێک کە لە ماوەی مانگێک 2 مانگ 3 مانگ بەپێی کاتەکە بەپێی شوێن و شارەکە کاتەکان جیاوازن. دواتر خانوویان بۆ دەدۆزینەوە لە شارێک لە شارەکانی وڵاتی بەریتانیا، دەیان برد ناو شارە و لە نێو خانی خۆیان نیشتەجێ دەبوون و هەفتانە 2 ڕۆژ دەچوونە سکۆڵ، دەچوونە قوتابخانە بۆ فێربوونی زمانی ئینگلیزی و ئەم خانەوادە ئەگەر بێت و مناڵێکیان هەبوایە خانوویەکیان دەدانێ، شوقەیەکیان دەدانێ کە بریتی بوو لە 2 ژووری نووسن، یەکێکیان بۆ دایک و باوکەکە و ئەوی تر بۆ مناڵەکەیان. گریمان ئەگەر عائیلەیەک خێزانێک 3 مناڵی هەبوایە بەلای کەمی خانوویەکیان بۆ دەدۆزینەوە کە 3 ژووری نووسنی هەبوایە و ساڵێکی هەبوایە. جا بەو شێوازە پێشوازیان لێ دەکردن و مانگ هەفتانە موچەیەکیان دەدانێ بۆ ئەوەی بژێوی ژیانی خۆیان دابین بکەن و بچنە قوتابخانە فێرە زمان ببن و مناڵەکانیان دەستنە قوتابخانە بە فری بێداوە
و خزمەت گوزاریەکانیان زۆرە تەنانەت لە هەندێک شار لە وڵاتی بەریتانیا پێداویستی جل و بەرگ و پێڵا و ئەو شتانەشیان بۆ دابین دەکرێت و یارمەتیان دەدەن بە ئەو کەسانەی کە کەم دەرامەت بن یا پارەیان پێ نەبی کە ڕوو دەکەنە وڵاتی بەریتانیا. بەنسبەت چایلد بەنەفێت لەوێن دەریش هەیە ینی موچەیەکیان هەیە بۆ مناڵەکانە و خێزانانەی کە مناڵیان هەیە بە تایبەتی برەپارەیەک هەیە لە پێی دەڵێن پارەی مەلیکە بۆ یارمەتی مناڵەکان ئەمە وەکو برێم دیاری مەلیکەیە شازادەی ئەم وڵاتە برەپارەیەکی تەرخان کردووە بۆ ئەو مناڵانەی کە لە وڵاتی بەریتانیا ژیان بەسەر دەبن و ئەو کەسانەی کە مناڵەکانیان لەوێن لەدایک دەبیتن ئەوانیش بێگومان موچەی خۆیان هەیە و چاوەڕێ دەکەن لەوێن دەر پرۆسەی چوونە ئینتەرویو لە هۆم ئۆفیس لەوێن دەر پێی دەرێن هۆم ئۆفیس کە دایرەی ئیمیگریشنە لەوێن دەر چاوەڕوانی کردن ئەو خێزانانەی کە لەوێن دەر داوای پەنابەریان کردی و تا دەچنە هۆم ئۆفیس و ئینتەرویو دەکرێن ساڵێک زیاتر دەخایەنی هەیە لەوێن دەر نزیکەی 2 ساڵ زیاتر چاوەڕوانە تاوەکو ئینتەرویو بکرێن مقابلەکەیان ئەنجام بدرێ و دوای ئەوە دەبیتن بەڵگەی پێویست بخەنە ڕوو بۆ سەلماندنی کەیسەکەیان و شانسی ئەوەیان هەبیتن ئیقامەی هەمیشەی لە وڵاتی بەریتانیا وەربگرن. بەڵام بەگشتی لە وڵاتی کەنەدا پرۆسەی تەقدیمکردنی فایلەکانی پەنابەران و چوونە ناو مەحکەمە و مقابلەکردن بۆ ئەوەی کەیسەکەیان یەکلایی بکتەوە و وەکو پەنابەرێک قبول بکرێتن و مافی ئەوەی هەبیتن داوای ئیقامەی هەمیشەیی بکا و فۆرمەکانی PR کارد تەقدیم بکاتن ئەمەیان لە وڵاتی کەنەدا پرۆسەکە سەریعترە بە تایبەتی ئێستا سەریعتر بووە لە ماوەی 6 مانگ تا ساڵێک لەو ڕۆژەی کە پارێزەر فایلەکانت بۆ تەقدیم دەکا وەکو پەنابەرێک نزیکەی 6 مانگ تا ساڵێکی پێدەچیتن دەچێ مەحکەمە و تاوتوێی کەیسەکەت دەکاتن حاکم ئەو کاتە بڕیار لەسەر کەیسەکەت دەداتن ئایا وەکو پەنابەرێک شایستەی ئەوەی ببێ هاوڵاتیەکی کەنەدی و ئیقامەی هەمیشەی ئەو وڵاتە وەربگری یان نا. جا لێرانە ئەوە بوو کە باسمان کرد سەبارەت بە وڵاتی بەریتانیا وڵاتی کەنەدا بەگشتی هاتن بۆ وڵاتی بەریتانیا یا وڵاتی کەنەدا وەکو پەنابەر لە 2 خاڵی سەرەکی بۆتان ڕوون دەکەمەوە بۆ ئەو کەسانەی کە خێزاندارن تا هەفتەی ڕابردوو باشتر بوو بچنە بەریتانیا لەبەرەوەی مافی پەنابەرێتی بۆ خێزاندارەکان و بەخێرهاتنیان و دابینکردنی شوێنی نیشتەجێبوونیان و موچەی هەفتانەیان بەڕاستی لە هەموو ڕۆیەکەوە بەریتانیا باشتر بوو لە وڵاتی کەنەدا بۆ خێزاندارەکان بۆ ئەو کەسانەی کەپڵن یا مناڵیان هەیە بەڵام بۆ سینگڵەکان باش نەبوو لە کەنەدا بۆ سینگڵەکان پێرفێکتە حەز دەکەی لەسەر ئەو دەو بەحرە بخەون جێیان لێ نییە نەچنە شەڵتەری نەچنە هۆتێلیش بەڵام بۆ خێزاندار کەنەدا باش نەبوو و ئێستاش خێزانێک مناڵیان هەبیتن بێنە وڵاتی کەنەدا بۆ پەنابەری شوێنی نیشتەجێبوون و بەتەمای ئەوەی نەبن شوێنێکی شایستەی ئاوایان بدرێتەیە کە ئافرەتی کورد پێ رازیبی لەبەرەوە تۆ لە خانوویە کاتی 200-250 متر 300 متر لە وڵاتی خۆت دێ ئێرانە مەساحەی خانیەکانی ئێرە و شوقەکان بەڕاستی زۆر بچووکن ئافرەتی کورد ئەوانەی کە من بینی بم و هەوڵم دابی شوێنیان لۆ بدۆزمەوە شوقەیانم لۆ دۆزیتەوە بەڵام کە ئافرەتەکە سەیری کردیا زانیتم بابەتەکە وەزاکە شڕە یعنی پێرازی نەبووە حەقی خۆشیتی یعنی لێرانە شوێنەکان زۆر بچووکن بەڵام بۆ بەریتانیا باش بوو خانوویان دەدرایە شوێنی نیشتەجێبوون باشترە و لەو ڕۆوە بۆ خێزاندارەکان بەریتانیا باشتر بوو بەڵام لە بۆ سینگڵەکان کەنەدا باشترە. خاڵی دووەم لە سێشەمی هەفتەی ڕابردوو بڕیارێک دەرچووە لە بەریتانیا
هەر پەنابەرێک کە لەوێن دەربیتن جا لە سینگڵەکان دەستیان پێکردێت جارێ خوا ڕەحم بکە نازانم ئینشاڵڵا ناگاتە خێزاندارەکان لەبەرەوەی بڕیارێکی ناخۆشە دەیان بەنە ناو ئەو کابینە کەونانەی کە بەکەلێک کارکردن و بەکەلێک بەکارهێنان نایەن چیتر پەنابەرەکان دەبەنە ناو کابینەکان و ئەگەر ئەوەش زەختێکی زۆریان لەسەرە لە ڕووی شوێنی نیشتە جێبوون دابینکردنی شوێنی نیشتە جێبوون لە بۆ پەنابەران جا لەبەرەوە پێشبینی دەکەم خێزاندارەکانیش بگریتەوە وردە وردە و ئەگەر لە کابینەکانی شوێنی نیشتە جێبوونیان تەواو بەدەست نەکەوی و ئەویش فول بی لەوانەیە بڕیاری ڕواندایان لەسەر تەطبیق بکەن و لەوێن دەر بە سینگڵ و بە خێزاندارەکان بیان نێرن بۆ ئەو شوێنە جا دەگەڕێینەوە سەر وڵاتی کەنەدا کەواتە ئێستاکە وەزعەکە لە بەریتانیا هەم بۆ سینگڵ هەم بۆ خێزاندار لە ئێستادا بە پێی ئەو بڕیارە نوێیە کات و شوێنێکی لەباریان بۆ دەستەبەر ناکرێ بۆ دابین ناکرێتن کەواتە کەنەدا باشترین وڵاتە بۆ پەنابەر لە ئێستادا جا نازانم بەیانی چ بڕیارێکی تر دەردەکرێت یاخۆ دوای تۆمارکردنی ئەو ڤیددیۆیە چ بڕیارێکی تر دەدرێت لە بەریتانیا ئومێدەوارم بڕیاری خۆشتر بدرێ و ناشزانم لە کەنەدا بڕیاری تر چۆن دەبیتن دەربارەی بە پەنابەران بە چۆنیەتی پێشوازیکردن و دابینکردنی شوێنی نیشتە جێبوون و ژیانێکی شایستە بۆ پەنابەران لە وڵاتی کەنەدا بەڵام لە ئێستادا دەتوانم بڵێم کەنەدا هەم بۆ سینگڵ هەم بۆ خێزاندارەکان وڵاتێکی باشە بەڵام دەبیتن ئاگال لەوەی بی کەنەدا ئەو بەهەشتە نییە بتانی کە گەیشتی ئێرانە و لە گەڵای دارەکان دۆلار لێ بکەیەوە بەو فکرەیەوە بێ کەنەدا دوای 2 هەفتە بۆ دادنێم دەگەڕێەوە وڵاتی خۆت بەڵام بە هیممەتەوە وەرە خۆت یەکلایی بکەوە کە بەرگەی چەند ئازار و ئەشکەنجەیەک بگری کە دێ ئێرانە خۆت دروست دەکەی لە سەرەتا ژیان لە هەموو شار و وڵاتێک زۆر قورسە و ئاسان نییە و دواتر دەتوانی کارێک بدۆزیەوە چاود لە مانەوەی شەڵتەر نەبیتن لەگەر چەند کەسێک لە ژوورێک بخەوی یاخود چاود لەوەی نەبی کە حکوومەت 935 دلارت بداتێ مانگانە وەکو سۆشیال یارمەتیت بداتن لەسەر قاچی خۆت ڕابوەستی کار بکەی بژێوی ژیانی خۆت دابین بکەی و وەکو تەواوی ئەو کوردانە وەکو تەواوی فارسەکان نەتەوەکانی تر لە وڵاتە دەژین هەر یەکەی ئامادەیە لە ڕۆژانەی خۆی چەند سەعاتێک کار بکاتن بۆ ئەوەی بژێوی ژیانی خۆی ئامادە بکا و دابین بکاتن لێرانە هەر ئەوە بوو بە کورتی باسی کۆمەڵێک بابەتی گرنگ سەبارەت بە پەنابەران لە هەردوو وڵاتی بەریتانیا و کەنەدا بۆ ئێوەی ئازیز و خۆشەویست ڕوونمان کردەوە و لە فکریشتان نەچی لایک و سەبسکرایبی کەناڵەکەمان بکەن خۆشەویستان دوای تەواوبوونی بەرنامەکەمان لەگەڵ هاوڕێی ئازیز و خۆشەویستم کاکە ڕەوەند دەچین بۆ ئەوەی نانی نیوەڕۆ بخۆین برسیمانە و کاکە ڕەوەندیش لە ڕێستورانتێکی ئیتاڵی داوەتی کەناڵی بریز ڕەسوول لە ئەوڕۆ و بە ڕێگاوەینە لە ناو داونتاون لە شاری ڤانکوڤەر دەچین بۆ ڕێستورانتەکە لەوێن دەریش بزانین هەندێک دیمەنی خواردنگەکەتان بۆ تۆمار دەکەین. نزیک دەبینەوە لە خواردنگە ئیتاڵیەکە کاگراوەند ئەمە پاسیفیکۆ پیتزێریا فەرموو ڕێستورانتەیە دەچینە ژوورێ پیتزایان هەیە کە دەبینن ڕێستورانتێکی ڕاقیە. Hello, table for two please.
ئەگەر بزانن پیتزا دروستکەن کە هاتنە وڵاتی کەنەدا دەتوانن لە خواردنگەیەکی ئاواکار بکەن و پیتزا دروست بکەن. ئێستا لە خواردنگەیەکی ئیتاڵین لە شاری ڤانکوڤەر دوای ئەوەی کە بەرنامەکەمان تاوتوێ کرد لەگەر میوانە ئازیزەکەمان کاکە ڕەوەند، حەزم کرد بۆ نانی نیوەڕۆ لە خزمەتی دابین و ئێستاکە دەچینە لای جەنابیان ئەگەر وتەیەکی هەبیتن بۆ ئێوەی خۆشەویست. زۆر سپاس مامۆستا گیان عەزیەتی کێشاوە. ئەمڕۆ میوانی کەناڵی بریز ڕەسوڵ بووین، ئەرکیان کێشاوە لە ڕێستۆرانتێکی ئیتاڵی. بزانین خواردنەکەیان چۆنە. خواردنەکەمان بۆ هاتووە، مامۆستا پیتزای داوا کردووە، منیش پاستا بزانین چیە بێت. هیوادارم جیاواز بێ لەگەڵ خواردنەکانی سەهۆڵەکان. هەر بمینێن بە خۆشی و خواتان لەگەڵ.